سزا مەهێنە سەرخۆتان و خانەنشینانیش زۆر ڕازینی لە هاوتاکردنی موچەکانیان ئەمانە و چەندین ئەواڵی ترم بۆیە ناون. سڵاوتان لێبێت. سزا مەهێنە سەرخۆتان ئەگەر تا ئێستا پێوەری ئاوتان نەبەستووە لە ماڵەوە ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان کرێی بەستنی پێوەرەکەی لە 45,000 دینارەوە بۆ سنتەری شارەکان کرد بە 20,000 و بۆ قەزا و ناحیەکان بە 10,000 دینار. ئەمڕۆ سێشەممە وەزارەتی شارەوانی بڕیارە نوێیەکەی ئاشکرا کرد جگەل لە ماڵان بۆ کرێ ئاو لە کردی بازرگانی پیشەسازی گەشتیاری و کاسبکاران ئەمان بڕیار دەیانگرێتەوە و دەرفەتە تا پێوەرەکە ببەستن. ساسان عونی وەزیری شارەوانی و گەشت و گوزاریش دەڵێت ئەو بڕیارەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەچاوکردنی دۆخی دارایی هاوڵاتیانە. کەسوکاری ئەنفالکراوان بە شێوازی هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان جارێکی دیکە برینەکانیان ئەکولێتەوە و نیگەرانن لەوەی بە شۆفڵ و حەفارە و کارە بکرێت. کەسوکاری ئەنفالکراوانی کۆیە نیگەرانن لە شێوازی هەڵدانەوەی ڕووفاتی ئەنفالکراوان و دەڵێن نابێت بە شۆفڵ و حەفارە گۆڕەکانیان هەڵبدرێتەوە. فواد قادر تاقانەی ئەنفال بە 964 وت کەسوکارەکانمان لە ئەنفال هەر بە شۆفڵ زیندە بەچاڵکران. ئێستاش دەیانەوێت بە شێوازێکی نامرۆڤانە و نازانستی مامەڵە لەگەڵ گۆڕەکانیان بکرێت و بە شۆفڵ و حەفارە هەڵیان بدەنەوە. ئەوان داوا دەکەن ڕێز لە گۆڕی ئازیزانیان بگیرێت و شێوازی هەڵدانەوەی ڕووفاتەکان بگۆڕن. بە حکوومەتی هەرێم و عێراقیش دەڵێن وەرن بە دەممانەوە پێش بەم کارە نامرۆڤانەیە بگرن. ژمارەی ئەنفالکراوان لە سنووری قەزای کۆیە 866 کەسە لەو ژمارەیەش تەنیا 172 کەس ڕووفاتەکانیان گەڕاوەتەوە. 20,000 دینار چۆتە سەر نرخەکەی و هێشتا هاوینیش کۆتایی نەهاتووە، بەڵام بەشێک لە دانیشتوانی ئیداری سۆران قۆڵیان لێ هەڵماڵیوە و دەستیان کردووە بە نەوتکڕین. نرخی بەرمیلێک نەوت لە سۆران گەیشتۆتە 150,000 دینار. بە گوێرەی داتای نەوتفرۆشێک ئێستا ڕۆژانە 40 بەرمیل نەوت دەفرۆشێت. حاجی محەممەد کە ئەمڕۆ 3 بەرمیل نەوتی لێکڕیوە کاتەکەی بە باش زانی و بە 964 وت. ئێستا نرخی نەوت هەرزانترە، زستان بێت زیاتر گران دەبێت. بە پێی ئاماری نەوت و کانزاکانی سۆران کە ساڵی ڕابردوو بە 964 داوە. ساڵانە ئەگەر بەرمیلێک نەوتی حکوومەت بەسەر هاوڵاتیان دابش بکرێت ئیدارەی سۆران پێویستی بە زیاتر لە 7 ملیۆن لیتر نەوتە کە بەسەر نزیکەی 88,000 خێزان دابش دەکرێت. خانەنشینان ئەمڕۆ بە هاوتاکراوی موچەکانیان وەرگر، بەڵام بە دڵیان نییە و دەڵێن خزمەتەکانیان شایانی موچەیەکی باشترە. جەمیلە سابیر کە 43 ساڵ لە کەرتی پەروەردەدا وەک مامۆستا و بەڕێوەبەری خوێندنگە و سەرپەرشتیاری پەروەردەی خزمەتی کردووە، ئەمڕۆ 100,000 دینار کراوەتە سەر موچەکەی و بە هاوتاکراوی وەریگرتووە. بەڵام وەک خۆی بە 964 وت خزمەتەکەم شایانی موچەیەکی باشترە و ئەوەی ئێستا هەیە بەشی پێویستی و نەخۆشی ناکات. ئەمڕۆ دوای 58 ڕۆژ بەسەر دابشکردنی موچەی مانگی 6 فەرمانبەران و خانەنشینانی هەرێم موچەی مانگی 7 وەردەگرن. ئەوەی جیاوازاوەیە خانەنشینان بە هاوتاکراوی لەگەڵ بەغدا موچە وەردەگرن. هەواڵەکانم پێشکەشکردن شاد.